خۆپیشاندان بە ڕێگای مەشروع داوە دیفاع لە دین لە پەیامی پێغەمبەری خوا لە پەیامی ڕاستی لە پێغەمبەر حەقە و ڕاستە و شەرعیە و فەرمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و فەرمانی سەحابەیشە و سەحابەیش کردویانە و ئەگەر کەسێکی بڵێ وانیە بەڕاستی ئەوەی یان منافقە دووڕووە یا گێل و نەزانە وەکو گاور و جوولەکەکان بە حەزەتی موسایان ئەو جوولەکان فاذهب أنت وربك قاتلا إنا هاهنا قاعدون فاذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون جوولەکان بە موسایان ئەو چی بە حەزی موسا کاکە بەخوای ئەمە شەڕ و شتمان پێ ناکرێ بڕۆ خۆت و خواکە و شەڕ بکەنی مەش لێرا دانیش سەیتانەکەن جا ئەمانە کە خۆیان ناوناوە سەلەفی ساڵح و کە ناساڵحشن درۆکەن ئەمە عەقیدە و بیرواوەڕیانە خۆشەویستان ئەمە خزمەتکاری تاغوتەکانی سەرزەمن ئەڵێ کەسێک بچێت داوای مافی خۆی بکە لەسەر ئەو جادە ئەڵێ من کاری ناڕوای کرد ئەی بەن بەسەرتا ئەی بوو کوشن ئەی ناموس داگیرکەن ئەی مافە بخۆن ئەی دیرەکە پێشێلکەن مسلمان بێغیرەت نییە مسلمان بێعیزەت نییە مسلمان هەبێ حەقڕەو بێت خۆشەویستان ئەبێ بەڕاستی بەغیرەت بێ بە جورئەت بێ ئەی ناخوا ئەو کەسانە هاوێنەی ئەوانەکەوە خۆپیشاندان بە حرامە زانن کە نۆکەری کافر و جوولەکەن یان نەزان و گێلن خوا بە فاسق ناوانە بە خوا لەبارەی فیرعەونەوە فەرمێ چی فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين فرعون قومك يترسان ليه أدان إهانة يكردن بس بو أوي كواجي الرايالي فرعون بن فرعون بخوا بسالن خوا فرمي أمانة ما دام بيدن بون ما دام سريان شور كردبو ما دام أيانو قيناك ولي أمره خوا إنهم كانوا قوما فاسقين أو أنا فاسقا فاجرا براسي خوا فرمي فاسقا كواتا أو أمثالي أو داعية وأمانة كخوا بشاندان و پیغمبری خوا یا بود حق ما في خود بحرام زانن براسي اوانا فاسق و فاجر و دورو منافق و خزمكاري كافرن